والله تقريبا هو هەفتەیەکە شەوانە بەڕاستی یعنی دەنگی تیارە زۆریت خەڵکیش بەڕاستی یعنی ئەڵێ جێی گومانە ئەم تیارانە قەدوانە بووە هەفتەیەکە شەو ڕۆژ بەردەوامە ینی بە زۆری شەوان اینجا خەڵک تووشی ڕاوچێ بۆ بەڕاستی کەس ناسانێ هۆکەشی چییە ئەم تیارانە تورکین کوێین ئەگەڕن بەم ئاسمانی بڵین کوردستانیان نازانی هیچ کەسێ باسی ناکە شتەکە غامزە کەس نازانێت چییە خەڵکەکەش بەڕاستی ینی ئەترسێ ینی قەدوانە بۆ ئەم تیارانە بەم شێوەیە بگەڕێن شەوانە خاستن ئێتر کەس نازانی چێ بەڕاستی وەڵی تەقریبەن هەر خەڵک گومانیەوەکە مەسەڵەن بێ بۆ کەشفی مەتیقەکە و دوجار ئەگەر چیان مەبەست پێ وەکو ئەوەی ئەزمەڕ شەیدیان کەن و دەربازم بووی شەوان لە دوای بڵین لە دوای ئێوارانەوە زیاتر هەست بە سەوتەکە یەکەم بەڵام پێشتریش هەمان مەتار بوو ئەتر نازانم ئەم دەنگی زیاتر بووە ئێستا وەکو تایارشت زۆر بووە کاتەکان زیاتر لە دوای مەغریبەوە بۆ دوی شەوە کاتەکان تەنگەکانی زیاتر لە تاری حربیە چێ لە تاری بارە چێ بەڵام ئێتر نازانم چۆنە سە دوێنێ ئێوارە خۆم لە وەزعیا بووم سەوتەکان زۆر بوو یعنی سەوتی تایارەکان بەڵام ئێترەوەیە سەوتیشی زلە پێشتریش نازانم هەمان مەتارمان نییە ئێتر بوو ئەم سەوتە زیاد بووە تەقدیری ماوەی 15 ڕۆژاسی پێکەم 15 ڕۆژە ئومێ دەکەین بە هیچ شێوەیەک شەڕ و بەریەک نەبێ نەک لێرە نەبێ بەڵکو ئەو شەڕ و نەهامەتیانەی لە هەر پارچەیەکی کوردستان هەن جا لە باکوور بن لە خۆراوا بن لە خۆرهەڵات بن لە باشوور بن نەمێنێ بێ میلەتانی ئەم ناوچەیە بە تورک و فارس و عەرەبەوە تێ بگەن کە ئاسایش و ئارامی و ئاشتی و ئابووری ئەوان بەسراوەتەوە بە ئاسایش و ئارامی و ئابووری کوردستانەوە بە خەڵکی کوردستانەوە بە ئارامی ناوچەکەوە بۆیە ئومێ دەکەم کۆتایی بە شەڕی درێژخایەن ببێنن بە شەڕی مزمن بهێنن ئاشتی بەرپا بکەن و کۆتایی بە هەموو جەنگێ لە ناوچەکەیە بهێنن بەدەست دەوڵەتی عێراقەوەیە چونکە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستانیش بەشێکە لە سەروەری عێراق بەپێی دەستور و پەیوەستە بە عێراقەوە ئومێ دەکەم ئەو بارودۆخانەی لە عێراق هەن و لە بەغدا هەن کۆتاییان پێبێ داخوازیەکانی خۆپشاندەران وەڵام بدرێنەوە حکوومەتێکی ڕەشی دروست بکرێ بۆی ڕۆژی ڕەش لە عێراقا دیسانەوە سەر هەڵنەیاتەوە بۆ ئەوەی وڵاتان دەخالت نەکەنە عێراقەوە بۆی سەروەری عێراق بپارێزرێ پێویستە بە خێرایی دەوڵەتێکی بەهێز لەسەر ئاسی هاوڵاتی بوون و دەوڵەتی یاسا دروست بێ بۆی بتوانێت کۆتایی بە هەموو ئەم نەهامەتیانە بێنێ ئێمە ناتوانین جهەتی فڕۆکەکان دیاری بکەین چکە پەیوەندە بەلایانی هەواڵگری سوپای عێراق و سەرۆکایەتی ئەرکانی عێراق و وەزارەتی بەبەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگەوە بەڵام فڕۆکەکانی هەژ لایەک بن دوجار مادەم دڵە ڕاوچێ بە وڵاتیانمان دروست دەکەن مادەم فڕۆکەی مەدەنی نین ئومێ دەکەین کە کۆتاییان پێبێ و دڵە ڕاوچێ و نیگەرانی وە شەڕ دوورخەنەوە لە وڵاتەکەی ئێمە